لەوانەی پێشوو طبعا لەم پەرەگرافەی کە ئێستا ئێمە باسی دەکەین جگە لەوەی کە ئەو دەڵێ هۆکارەکان چوار جۆرن و ئەوەمان ڕۆشن کردەوە لەوانەی پێشوو اینجا دێ بە جۆرێکی تر باسی هۆکارەکان دەکا بەڵام ئەوەی کە ئەم لێرەوە هۆکار باسی دەکا لە ڕاستیە هۆکردەکانن یعنی ئەوانن کە دەبنە هۆی دروستبوونی شتێک پەیدابوونی شتێک تاوان یەکەمیان وەک هۆکار ئەڵێ ئەمانە هۆکارانن کە شتێک لەیانەوە پەیدا دەبێت وتمان ئەوانەی کە و باسی کرد لە ڕاستیە بەشێکیانەوە هۆکارانن کە شتێک لەیانەوە پەیدا دەبێت بەڵام بەشێکیانەوە هۆکارانە نین ئەوەی کە دەڵێ پێشەنجام هۆکاری ئەنجامە ئەمەیان دەکەوێتە ناو کارکردنەوە ناکەوێتە ناوبوونەوە دوای ئەوە دەڵێ هەیەانە وەک بابەت هۆکارە وەک بەشەکان هەیەانە وەک ماهیەت هۆکارە وەک هەمەکی و پێکاتە و شێوە دوای ئەوە دەڵێ بەڵام تۆ و ناوک و پزیشک و ڕاوێژگار هەمویان کارە ئەمەش لەوانەکە پێشوو وابزانم ئەو دێڕەی سەرۆمان نەخێندەوە دەڵێ هەیەانە وەک بابەت هۆکارە نمونەکەشی چییە وەک بەشەکان تەمان وەک بابەت هۆکارە ینی هیولایە چکە هیولا لای ئەرستۆ هەوڵێکی زۆر هەبوو لە بەشەکەی کتێبی یەکەما بۆەوەی هیولا وەک بابەت تعریف بکات دێرە بەشەکان ینی پیتەکان و کە دەبنەوەی دروستکردنی دەنگەکان یان خشتەکان کە دەبنە دروستکەری خانووەکە ینی هیولای دووەم ئەوانە بە بابەت دەزانێت دەڵێ ئەوانە هەیەانە هۆکارەکان هەیەانە وەک بابەت هۆکارە ینی وەک هیولا هۆکارە گەر بە شکڵێکی گشتی باسی کرد ئەڵێ هەیەانە وەک ماهیەت هۆکارە وەک ماهیەت هۆکارە وەک هەمەکی و پێکاتە و شێوە تەبەن ئەمەیان هۆکردی ئایدیاڵیە ینی بە زمانەکەی ئەرستۆ هەر هۆکارە هۆکاری ئایدیاڵیە ئەوەی هەمەکیە ئەو شێوەیەیە ئەو فۆرمەیە کە بەشەکان لە خۆ دەگرێت فەرزەن ئێسا پیتەکان کۆ دەبنەوە و شەیەک دروست دەکەن تەمان ئەمە پێکهاتنە لە ڕاستیان ینی دەبێ پێکهاتن و دروستکردنیش لە یەکتر جا بکرێتەوە ئەوەی تەسەسولی تایە پێکهاتن ینی شتێک پێک دێنین نەک دروستی دەکەیت ئەوەی کە فۆرمی هەیە بە فۆرم هەیە ئەوەیان دروستکردنە ینی بەهەر لە ئێستاوە پێکهاتن و دروستکردنیش جاکەینەوە پێکهاتن لەو شتانایە کە دێنە بوون بەڵام تەسەسول بە دوای دایەکاتن تایە مەرجە بەڵام دروستکردن شتانێکی لێ دێتە بوون کە تەسەسول و بە دوادایەکاتن بڵێن تیانە مەرج نییە جا لێرە ئەو هەمووی کۆ کردوێتەوە هەمەکی و پێکاتە و شێوە هەمەکی و پێکاتە و شێوە ئەو هەمووی ئەوەیە کە ئەو بەشانە لە خۆ دەگرێت فەرزەن لەو باڵەخانەی کە بە خشت دروستکراوە فۆرمی گشتی باڵەخانەکە کە ئەم خشتانە لە پێناویان ڕیز دەکرێن بۆ ئەوەی بێتە بوون ئەوە چییە؟ ئەوە هەمەکیە لای ئەوە ماهیەتی شتەکەیە لەوی تر بابەتە ئەم ماهیەتە ینی کەواتە ئایدیال لای ئەرستۆ بە پێی ئەمە بێت چییە؟ ماهیەتە بەڵام هیولا چییە؟ هیولا بابەتە طبعا لێرە کێشەیەکی شەیە ینی بابەت و هیولا لە ڕاستیە لە هیولا هەر بابەتە بەڵام لە شوێنێکی ترەوە پێی دەوترێ بابەت ئێمە کاتێک دەڵێن بابەت کە شتێک لەبارەی شتێکەوە بڵێن ینی بابەت ناکەوێتە ناو سروژناسیەوە بابەت دەکەوێتە ناو لۆجیکەوە کە تۆ دەڵێی مرۆڤ زیندووە
ئەوە بابەتێکت دەیە وە شتێکت لە ئەستۆیە و بابەتە ناوە شتێکت لەبارەی و بابەتەوە وتووە ئەوی زیندوویەتیە کە لەبارەی چۆ وتوتە لەبارەی مرۆڤەوە مرۆڤەکە بابەتە ئەلێرە چونکە باسی ئەوە دەکەین چی لەبارەی چۆ دەڵێن چی لە ئەستۆی چی دەنین ئەلێرا باسی بابەت دەکرێت لە مەوزوعی دروستکردنە نابێ باسی بابەت بکرێت دەبێت باسی هیولا بکرێت جا لێرە زۆر جار لە هەندێک شوێنی تریشە ئەرستۆ دێنێت بە لۆجیکیانە لە ناو سروشناسیە بیر دەکاتەوە وە قسە دەکات هەر لێرەشەوە سەبەبەکەیەتی کە لۆجیک مداخلەی هاتووەتە ناو سروشناسیەوە وە چەمکە لۆجیکیەکان بۆ چەمکە سروشناسیەکان بەکاردێنێ یعنی لێرە کە دەڵێ هەندێک وەکار بابەتە مەبەستیەوەیە هەندێک وەکار هیولایە کە دەڵێ هەندێک وەکار ماهیەتە مەبەستی لێی ئایدیاڵە کەواتە لێرە دوو هۆکار لە وەکارەکانی دیاری کردووە کە یەکیان هیولایە ئەویتریان ئایدیاڵە تاوان دوای ئەوە چی دیاری دەکا ئەڵێ بەڵام تۆ و ناوک و پزیشک و ڕاوێژکار هەمویان کارە لە ئەوانەکەی پێشوەمان ڕۆشن کردەوە کە ئەمریکا و دەڵێکاران کێشەی پیاەکی شیمان کردەوە لێرە تەبان عیلەتی هۆکردی سێم باز دەکا کە چییە هۆکردی کاراییە یعنی هۆکردی هیولایی باز کرد هۆکردی ئایدیاڵی باز کرد ئێستا هۆکردی کارایی باز دەکا لەم دێڕا ئاماژە بە هۆکردی کارایی دەدا دوای ئەوە اینجا ئاماژە بەچی دەدا هۆکردی ئامانجی ئەڵێ لە هەموویانەوە بنەمای جوڵە و وەستان کاری خۆی دەکات ئەمە تەبانە باسی کاراکە دەکا دوای ئەوە دەڵێ هەشیانە وەک ئەو ئامانجەی کەشتەکان بۆ ئیشتانێکی ترەوە پێ دەگەن هۆکارە یعنی ئامانجیش هۆکارەکە لە هۆکارەکان ئەهۆ کردە بەسیتر ئەڕستۆ دەڵێ هۆکار ئەو جاکاریە کە من کردومە هۆ کرد ئەوە هەردووکیان هۆکار بەکاردێنی جاگەر پێتان باشە من لە ئێستاوە هۆکرد بەکاردێنم لە جاتی هۆکار بۆەوەی ئەو تێکەڵبوونە دەست پێ نەکە یا هەر هۆکارەکەی ئەڕستۆم بەکارێنە زانیتان لە مەجای بوونایە ئەو مەبەستم لە چییە لە هۆکردەکانە ئاڵێ هەشیانە وەک ئەو ئامانجەی کە شتەکان بۆ شتانێکی تەوە پێی دەگەن هۆکارە یعنی هۆکردە واتە چاکترینی ئەوەی ئەو شتانە پێی دەگات ئەوەی شتێک لە پێناویدا هەیە چاکترینی هۆکارەکانە چونکە ئامانجی پەیدابوونی ئەو شتەیە ئیترەوە گرنگ نییە کە خۆی چاکترینە یا وا دەزانێت چاکترین ئەمە تەوان کە دەڵێت چاکترینی ئەوەی پێی دەگا ئەمە ئامانجە ئەمە بۆ ئەوەی لە مەتیە بگەین دەبێت بگەڕێنەوە بۆ ئاکاری نیکۆ ماوخۆس لەوێ ڕستەیەک دێنێتەوە هی یەکێکە لە شاعرەکانیان دەڵێ ئینسان هەر دەبێت بەرەو ئامانجەکەی خۆی بڕوا کە مردنە یعنی مردن تیرۆسە ئامانجە ئامانجی هەموو مرۆڤێک مردنە دەڵێ ئەمە هەڵەیە ئامانجی هەموو مرۆڤێک کۆتاییەکەی نییە باشترین کۆتاییە یعنی ئەوەیە ئەو باشترینەیە کە لە کۆتاییە پێی دەکات نەک مردنێ کە شتەکان نەفی دەکاتەوە یعنی لێرە باسی چییە مەوزوعەکە مان و نەمان نییە مەوزوعەکە بوون و پەرەسەندنە بوون و کامڵ بوونە یعنی شتێک کە دەگاتە ئەو پەڕی کامڵ بوونی خۆی ئەو عاقیبەتەکەیەتی ئەوە ئامانجەکەیەتی نەک لە ناوچوونەکەی تەمانە ئەو شتێک کە دەگاتە ئەو پەڕی خۆی کامڵی خۆی اینجا تەواو دەبێت اینجا یعنی ئەمەی کە تەواو دەبێت ناکەوێتە ناو تیلۆسەوە تیلۆز بەر لە مردنە تیلۆز پێگەیشتنی کامڵە کە بە دوایان مردن دێت تەمانە ئەو لەوێتە ناوە دەڵێ هەموو کۆتاییەک ئامانج نییە هەموو ئەوەی کە شتێک پێی دەگا ئامانج نییە بەڵکو یعنی بەرزترین قۆناغی ئەو شتە ئەو ئامانجەکەیەتی ئەوە لێرەشا بۆیە دەڵێ
ئەڵێ چاکترینی ئەوەی ئەو شتە پێی دەگات. بەڵام لە لایەکی تیشەوە دەڵێ ئەوەی شتێک لە پێناویدا هەیە چاکترینی هۆکارەکانە، چونکە ئامانجی پەیدابوونی ئەو شتەیە. یعنی دوو شت لێرە هەیە، یەکیان ئەوەی کە ئەم ئامانج ئەوەیە کە ئەم شتە یعنی چاکترینی هەموو ئەو شتانەیە کە ئەم شتە پێی دەگا. ئەمە چاکترینەکە جارێک بۆ تەحدیدکردنی ئامانجەکەیە. ئامانج کامەیە؟ یعنی ئامانج مردن نییە، چونکە مردن لە ناوچوونە، بەڵام ئامانج لە پەرەسەند و کاملبوونا پێدەگەی ئەوەیە کە ئەو شتە لە تەواوی یعنی تەواوی ئیمکانێتی خۆی، تەواوی وجودی خۆی تایە دەردەکەوێت. ئەوەی کە پەنهانە لە ناو وجودیا دێتە دەرێ و ئاشکرا دەبێت. ئەمە دوا مەنزڵی ئەو گەشتی ئەو شتەیە، ئەوەی کە دێتە بوون. ئەمە لەلایەکەوە، یعنی لەلایەکەوە باشترینی ئەوەی ئەم شتە پێی دەگا ئامانجە. لە لایەکی تریشەوە لای ئەرستۆ ئامانج باشترینی هۆکردەکانە، یعنی لە ناو هەر چوار هۆکردەکە ئامانج لای ئەو باشترینیانە. بەڵگەی بۆ ئەمە چییە؟ ئەڵێ لەبەر ئەوە ئامانجی پەیدابوونی ئەو شتەیە، چونکە ئامانجی پەیدابوونی ئەو شتەیە، یعنی ئەو شتە لە پێناو ئەو ئامانجا هەیە. مادام لە پێناو ئەوە هەیە کەواتە ئەو باشترینی هۆکردەکانە، یعنی هۆکردەکانی تر ئەم لەوان لە هۆکردەکانی تر مادیەکە و کاراییەکە و ئێنەکەی تر باشترە. طبعا وا تەسەور دەکرێت تەسەورێکی هەڵا کە عەلە ئەساس ئەرستۆ هۆکاری فاعلی کارایی بە باشترین هۆکارەکان دەزانێت، بەڵام لێرا و دەڵێ تیرۆس ئامانج باشترینی چوار هۆکردەکەیە یا هۆکارەکەیە بە زمانی ئەرستۆ. ئێتر تەبەن لێرەش خەت هینێک دادەنێ، خەت ڕەشایەک بۆ خۆی دادەنێ، ئێتر ئەڵێ ئەوە گرنگ نییە کە خۆی چاکترینە یا وا دەزانێت چاکترینە، وا دەزانێت. یعنی ئەوە گرنگ نییە تۆ مناقەشەی ئەوم لەگەڵ مەکە کە چۆن ئەمە چاکترینە، مناقەشەی ئەمەم لەگەڵ مەکە. من وای دەزانم چاکترینە، ئەوە گرنگ نییە من وای دەزانم یان لە خۆیان هەر چاکترینە. یعنی خۆی گومانێکی لەوە هەیە لەم ئەفزەلیەتدانە بە تیرۆس، یعنی گومانی ئەوەی هەیە کە بتوانێت ساغی کاتەوە کە تیرۆس چاکترینی هۆکارەکان. لە ڕاستیان لەم شوێنە بەکارهێنانی چاکترین و خراپترین معنایەکی نییە، ئەوەی کە لێرە ئەرستۆ بەکارهێناوە ئەفزەلیەتدان بە یەکێکیان یا تەنانەت مۆزۆی پێش و پاش کامیان پێش کامیانە. ئەمە چونکە لە مۆزۆی تەسەسولا تۆ دەتوانیت بڵێ لە مۆزۆی پەیدابوونە ئەو تەسەسولە نیە تا بڵێ کامیان پێش کامیانە. لەبەرەوە بەکارهێنانی کامیان پێ ئەولەویەتی هەیە بەسەر کامیانە، ئەمە هەر هەڵەیە. لە عینی کاتیشا کامیان چاکترە لە کامیان، ئەمەش هەر هەڵەیە. چونکە کە دەڵێ چاکترینیان بۆچی؟ چاکترین بۆ شتێکە دایم چاکە بۆ شتێک، یعنی بۆ پرۆسەی بوونەکە چاکترینیان. ئەگەر بۆ پرۆسەی بوونەکە چاکترینیان بێ، یعنی ئەوە دەتوانێت ئیشێوانی تریش بکە. بەڵام تۆ کە هیولات نوقسان بوو پەیدابوونەکە ڕوونادا، کە کاراکە نوقسان بوو هیولا و ئایدیالەکە بگەینە بەیەک پەیدابوونەکە دروست نابێت، ئایدیالەکە نوقسان بوو پەیدابوونەکە دروست نابێت. بۆیە ئەفزەلیەتدان بە یەکێکیان بەسەر ئەوانی تریانە هەست دەکەم، یعنی شتێکی بیرکردنەوەیەکی زانستی نیە. اینجا دوایەوە بزانین دەڵێ چی؟ دوای ئەوە دەڵێ هۆکارەکان بە پێی جۆر و ژمارەیان ئەوانە بوون کە باس کران، بە پێی جۆر و ژمارەیان. تەمانە وتوێتی چوار جۆرن، وەکو وتمان شتەکەی دیاریکردنەکەی تەواو نییە. تەمان هەر دواتریش هۆکارەکان بە چوار دانە دیاری دەکا، ئەو کاتە هۆکارەکانی تر هۆکردەکانن نەک هۆکارت لای ئەو چوار هۆکارەکەی پەیدا بوون. بەس دیارە ئەمە ئەرستۆ هەستەکەم لێرە عادەتەن بیرکردنەوەی فەلسەفی زۆر جار وایە پرۆسەیەکە تۆ پێیە دەڕۆی شتەکان جارێ دیار نین، سەرەتا هەندێک شت بۆ دیارە، ینی سەرەتایی
دەست پێکردنی بیرکردنەوەکە ئاڵۆزە و تێکەڵ و پێکەڵی تایە بەڵام دواتر دەگاتە ئەوەی کە شتەکان ڕۆشن ببنەوە ئێتر ئەو دیارە و پرۆسەی بیرکردنەوەی کە پیایە تێپەڕیوە احتمالە محازەراتیش بوو بێدەمە نووسرا بێتەوە کە نووسراوەتەوە هەمووی پێکەوە نووسراوەتەوە یعنی ئەوەی کە بە ئاڵۆزی باسی کردووە پیایە نەچوەتەوە یا لای نەبردووە یان هەروەکو خۆی دانراوەتەوە ئەوە لەبەرەوەی ئەو ئاڵۆزیەتیایە لێرە دەڵێت چوار هۆکارەکە نابێت لێمان تێکچێت لێرە کە دەڵێت چوار جۆر لە هۆکارە لە ڕاستیا و چوار جۆرە چوار هۆکارەکە نییە کە دواتر تەحدیدیان دەکات دەڵێ هۆکارەکانی پەیدابوون چوارن ئەمە نیە تەمەنان لەم بەشی دووەما دیاری دەکات بەڵام کە سێریش دەکەین لە دوای ئەوەی کە دەڵێت چوار جۆر هەر لەو پەرەگرافە چوار جۆر هۆکارمانەیە چی دەکات دوای ئەوەی کە چوارەکە بە نمونە دەستنیشان دەکات کەچی خۆی دێچی دەکات چوار هۆکردەکەتان هۆکردەکەمان بۆ دیاری دەکات هیولاکەمان بۆ دیاری دەکات ئایدیاڵەکەمان بۆ دیاری دەکات کاراکەمان بۆ دیاری دەکات ئامانجەکەشمان بۆ دیاری دەکات ئەمە هەمووی محاولاتە بۆەوەی ینی محاولەی بیرکردنەوەیە هەوڵی بیرکردنەوەیە بۆ پوختەکردنی فکرەکە کە لە دوجارە پوختە دەکرێتەوە لە چوار هۆکارەکان یعنی هێشتا کو لێرە ینی هەست دەکەم بە پێم نووسینە بێ ئەرستۆ لە ڕاستیا شتەکانی دانە ناوە باسی بکە یعنی ئەوە نییە شتەکە پێی گەیشتی بێ لە دوای ئەوەی کە پێی گەیشتووە پوختی کردووە بێ چی بکە بێ باسی بکە یا بێ بینویسێتەوە یعنی هەر سەرەتا لای ئەرستۆ خۆی بیرکردنەوە دیالکتیکیەکە راوایە سەرەتا ینی تۆ شتەکان جارێ تێکەڵ و پێکەڵن هیچتا ڕۆشن نین ئەتا بیرکردنەوە بە هەوڵی خۆی دەگاتە ڕۆشنکردنەوە هەر لەبەرەوە شابوو ئیشکالانە لەناو ئەم بەشی دووەمی کتێبی دووەما هەیە با دوایەوە بینە سەر پەرەگرافێکی تر ئەڵێ هۆکارەکان خۆیان ژمارەیان زۆرە بەڵام گەروەپی جۆرەکانیان کۆ بکرێنەوە کەمن هۆکارەکان بە شێوەی جۆراوجۆر لەبارەیانەوە دەوترێ هۆکارن ئەو هۆکارانەی کە لە هەمان جۆرن هەیانە بۆ ئەو شتە هۆکارێکی نزیکە یا هۆکارێکی دوورە نمونەی ئەمە تەندروستیە کە هۆکارەکەی پزیشکێکە و ئەو هونەرەشە کە هونەری پزیشکیشە کە پزیشکەکە هەیەتی یا هۆکاری ئاوازێکە کە هۆکارەکەی یا هۆکاری ئاوازێکە کە هۆکارەکەی بە هەمەکی چەند جارەیە و هۆکارەکە بە بەشەکی ژمارەیە هەمیشە هۆکاری هەمەکی هۆکاری بەشەکی لە خۆی دەبێت سەرەتایان پەرەگرافە باسی ئەوە دەکا کە هۆکارەکان ئەمە جۆرە ئێمە بە زۆر شت لە ژیانی ڕۆژانەمانە دەڵێن ئەو هۆکاری ئەو شتە بوو ئەو شتە هۆکاری ئەوە بوو هەڵە بەڵام ئەگەر ئەمانە بێت و لە بە شێوەیەکی کولی دیاریان کەین جۆرەکانیان جیاکەینەوە پۆلێنیان کەین ئەو کاتە هۆکارەکان لەو زۆریە دەردەچن دابەش دەبن بەسەر چەند جۆرێکی دیاریکراوە یعنی ئەو کاتێ ئێمە ڕەگەزەکان وەردەگرین نەک جۆرەکان ینی ڕەگەزی جۆرەکان تەحدید دەکەین بە دیاریکردنی ڕەگەزی جۆرەکان ئەو ژمارە زۆرە چی دەبێت کۆ دەبێتەوە بۆچی کەم دەبێتەوە بۆچی چونکە زۆرێک لەوان پۆلێن دەبن لە یەک جۆرە یەک شتی مشتەرەک لە بینیانە هەیە زۆرێکی تریان بەشێکی تریان بڵین پۆلێن دەبن لە جۆرێکی تراکە مشتەرەکێکیان هەیە بەم شێوەیە جۆرەکان چی دەبن جۆرەکان کەم دەبنەوە ینی بەوەی کە ئێمە دەتوانین هەمەکیەتێک لە ناو شتێک کە لە ناو هەموویانە ینی جۆرێک لە کۆمەڵێک لە جۆرەکانە کۆمەڵێک لە هۆکارەکانە هەیە شتێکی مشتەرەک بەو شتە مشتەرەکە ئێمە هۆکارە ناو بەرینە و کاتە چیمان کردووە زۆرێکمان کەم کردوێتەوە بۆ یەکدانە بامان شەوە کۆمەڵێکی تر هەیە مشتەرەکێکیان هەیە لە ڕێگەی مشتەرەکەەوە چی دەکەین ڕەگەزەکە دروست دەکەین بە ناوی ڕەگەزەکەەوە ناوی دەبین وەکو بۆ نمونە دەڵێن هیولا هۆکاری دروستکردنە هیولا ڕەگەزە بەڵام دەشکرێ بڵێن چی بڵێن بۆ نمونە ئاسن هۆکاری دروستبوونی شمشێرە
یا بڵین خشت هۆکاری دروستبوونی خانووە یا دەنگەکان هۆکاری دروستبوونی وشەکانن ئەمانە هەمویان دەتوانین بە گشتی کۆیان بکەینەوە لە چیا بڵین ئەمانە هیولان یعنی هۆکاری هیولایین شتێکی تر لێرە دەڵێ ئەویش هۆکاری دوور و هۆکاری نزیک طبعا هۆکاری دوور و هۆکاری نزیک چییە ئەمە بە پێی جۆری هۆکارەکان دەگۆڕێت ئێستا بۆ نمونە لە دروستبوونی خانوویەکە خشتت هەیە و خشتەکەش لە قوڕە کە تۆ دەڵێ ئەو خانووە لە قوڕە ئەوە هۆکارە دوورەکە دووتووە بەس کە وتت ئەو خانووە لە خشتە ئەوە هۆکارە نزیکەکە دووتووە هۆکارە نزیکەکە ڕۆشنترە تا هۆکارە دوورەکە یعنی کاتی ئەمە لە ڕێگەی هۆکارە نزیکەکەوە دەدوێین شتێکی ڕۆشنتر دەڵێن لەبارەی ئەو شتەوە تا لە ڕێگەی هۆکارە دوورەکەوە بدوێ جا لێرە ئەم هۆکاری دوور و نزیکە لە یەکتر جا دەکاتەوە ئەڵێ ئەو هۆکارانەی کە لە ئەمان جۆرن ینی یەکەم جار جۆرەکان دیاری دەکات بەڵام لە ناو جۆرەکانیشا چین دوور و نزیکمان هەیە ئەڵێ هەیانە دوورە هەیانە نزیکە طبعا نمونەکەی کە دەیەنێتەوە لەبارەی هۆکارەکانەوە یە نەک هۆکردەکان ینی نمونەکەی هۆکارە نەک هۆکرد بەزەوەر بە هۆکار تاوان لێرە ناوی دەبان هۆکارە بۆ دوکیان بەکاردێنێ بۆچی هۆکردە چونکە کە دەڵێن پزیشکەکە بوویە هۆکاری ئەوەی نەخۆشەکە لە نەخۆشیەکەی چاک بێتەوە ئەمە چییە ئەم چاکبوونەوەی نەخۆشیەکە هیچ شتێک پەیدا بووە شتێک پەیدا نەبووە شتێک ناوکەوت و دەرکەوتی کردووە ینی شتێک ناوکەوتی کردووە شتێکی تر دەرکەوتی کردووە نەخۆشەکە لە کەسەکە ناوکەوتی کردووە تەندروستیەکەش چی دەرکەوتی کردووە لەبەر ئەوە چییە لێرە شتێک پەیدا نابێت کەواتە ئەمە هۆکارە ینی کار تێکردن و کار تێکرانە یاسای ینی بنەمای سەبەبیەتە بەڵام لەناو ئەمە دووشت هەیە کە یەکێکیان ینی دەبێ هەردووکیان هەبێ بۆ ئەوەی نەخۆشەکە چاک بێتەوە بەڵام یەکێکیان هۆکارێکی دوورە یەکێکیان هۆکارێکی نزیک ئەویش چی و چییە کەسێک کە دەبێ بە پزیشک دەبێ پزیشکێتی فێر بوو بێت یعنی هونەرێک هەیە لە ناویە دامەزرابێت کاویش هونەری پزیشکیە ئایا هونەری پزیشکەکە نەخۆشەکە چاک دەکاتەوە یا دکتۆرەکە کە تەبان هونەری پزیشکەکە دەبێت دکتۆرەکە هونەری پزیشکەکەیە بێت تا بتوانێت نەخۆشەکە چاک بکاتەوە بەڵام هۆکارە نزیکەکە کامەیە دکتۆرەکەیە لە ناو دکتۆرەکە هۆکارێکی تر هەیە کاویشیە پزیشکەکەیە خۆی هونەری پزیشکەکەی هونەری پزیشکەکە دکتۆرەکەی کردووە بە دکتۆر دکتۆرەکەش چی دەکات نەخۆشەکە چاک دەکاتەوە ئەگەر هونەری پزیشکەکە نەبوایە دکتۆرەکە نەیدەتوانی کەسەکە نەیدەتوانی دکتۆر بێ ئەگەر دکتۆریش نەبوایە ئەوە نەیدەتوانی چاکی بکاتەوە کەواتە هونەری پزیشکەکە چییە هونەری پزیشکەکە هۆکاری دوورە پزیشکەکە هۆکاری نزیکە بەڵام ئەمە لە ڕاستیە جۆرەکە لە تێکەڵی لە نێوان هۆکرد و هۆکارە بۆچی چونکە بوونی کەسەکە بە پزیشک پرۆسەی بوونە یعنی پزیشکێکە وەک هونەر هۆکردی بوونی کەسەکەیە بە پزیشک یعنی لەم کەسە پزیشکێک پەیدا بووە هیو لای پزیشکەکە لە ناو کیایە لە ناو کەسەکایە تەبەن هونەری پزیشکەکە لە ناو کەسەکایە نییە کە ئایدیاڵەکەیە ئەم هونەری پزیشکیە وەکو سیستەمێک لە ناو مێشکی ئەمە لە ناو دەرونیا دادەمەزرێت دەرونی هیولای وەرگرتنی ئەم ئایدیاڵەیە ئەم سیستەمەیە کە ئەم دوانە کۆبوونەوە چی ڕوودەدا ئەم کەسە دەبێ بە پزیشک کەواتە هونەری پزیشکیەکە چییە هۆکردی ئایدیاڵیە
يعني لێرە تێکەڵیەکەیە بەڵام لێرە وەکو وایە تۆ شتێک دروست دەکەی ئەو شتە ئیشێک دەکا بەڵام لە مەوزوعی خشتەکانە کە دەڵێ خشتەکان لە قوڕ دروست بوون خانووەکەش لە خشتەکان دروست بووە هەردووکیان چین؟ هەردووکیان پرۆسەی دروست بوونن یعنی قوڕەکە هیولای خشتەکانە خشتەکانیش هیولای بیناکەیە خشتەکان لە قوڕ دروستکراون بیناکەش لە خشت دروستکراوە بەڵام لە مەوزوعی نەخۆشیەکە پزیشکەکە نەخۆشەکە چاک دەکاتەوە پزیشکەکە نەخۆشەکە چاک دەکاتەوە ئەمە هۆکارە نەک هۆکرد بەڵام بە هونەری پزیشکی کەسێکە بووەتە پزیشک ئەمەیان چییە؟ ئەمەیان هۆکردە هۆکار نییە و ئایدیاڵیشە هیولا نییە ئەویتر قوڕەکە هیولایە هیولای خشتەکەیە خشتەکەش هیولای باڵەخانەکەیە بەڵام لێرە هونەری پزیشکەکە ئایدیاڵی دکتۆرەکەیە ئەنی ئایدیاڵی پەیدابوونی دکتۆرەکەیە بوونی ئەم مرۆڤەیە بە دکتۆرەکەش نەخۆشیەکە چاک دەکاتەوە و دکتۆرەکە هۆکرد نییە هۆ کار لەبەرەوە ئەمانە بەڕاستی جای نەکردوێتەوە و من پێم وایە بە هۆکاری دوور و هۆکاری نزیک هی لە خشتەکە دەتوانی بەکاری بێن یعنی تۆ نابێ و لەبەرەوە لە ئەساسەوە مشکلەی ئەڕستۆەوەیە سیستەمی کارکردن و سیستەمی پەیدابوونی لە یەکتر جا نەکردوێتەوە لە هەندێک شوێنە دێ تێکەڵیان دەکا بۆ نمونە هۆکرد و هۆکاری جا نەکردوێتەوە بۆی جا نەکردنەوەی هۆکرد و هۆکارەوە لێرە ئەوەی هۆکردە بە هۆکاری دەزانێ یعنی هۆکرد و هۆکاری لە یەک شوێنە کۆ کردوێتەوە یەکێکیان ناوناوە هۆکاری دوورەوی تریانی ناوناوە هۆکاری نزیک لەوی ترا لە خشت و قوڕەکە دەتوانین بڵێن ئەمە هۆکردی دوورە قوڕەکە خشتەکە هۆکردی نزیک بەڵام لەینەکە دەڵێ یا هۆکاری ئاوازێکە کە هۆکارەکەی بە ئەمەکی چەند جارێ و هۆکارەکەی بە بەشێکی ژمارەیە ئەمە یانی چی؟ هۆکارەکە دەڵێ وەک هۆکاری پەیدابوونی ئاوازێک ئەڵێ هۆکارەکە بە ئەمەکی چەند جارێ و هۆکارەکە بە بەشێکی ژمارەیە ئەمە مەبەستی چیە؟ ئێمە لە دروستکردنی ئاوازەکە ژەنینی ئاوازەکە چیمان هەیە دانەمان هەیە لەگەڵ ئەوەی ئەو دانانە دووپات دەکەینەوە چی ڕوودەدا ئاوازێک دێتە پەیدا دەبێت بۆ نمونە لە ڕیتمە لە دەفێکە یا زەربێکە چیمان هەیە دوو دەنگمان هەیە ئەو دوو دەنگە چەند جارەی دەکەیتەوە بە چەند جارەکردنەوەی چی دروست دەبێت ئیقاعێک دروست دەبێت ئاوازێک ئیقاعێک دروست ریتمێک دروست دەبێت ئەڵێ هۆکاری ئاوازەکە لەلایەکەوە دانەکانە لەلایەکەوە دووپات بوونەوەی دانەکانە چەند جار بوونەوەی دانەکانە فەرەزەن لە دەفا دوموتەکەیە ئەم دوو دەنگە دوو جار یەکێکیان و یەک جار یەکێکیان یا سێ جار یەکێکیان و ئەمە چی دروست دەکە؟ دەنگی جا دروست دەکە ئەمە وەکو سفر و یەکەکە وایە هەر سفر و یەکەکە و تاریکی و ڕووناکیەکە کە تۆ بە چەند جارێک دەتوانێت چی بکەیت شتی جیاوازی لێ بێنیتە ئاراوە ئەگەر ملا حەزەشتان کردی بێ ئاواز هەست دەکەی شتێکی وجودێکی هێنی نییە وەکو شتەکانی تر وجودەکەی بەڵام وەکو ژمارە شتێکی زەینی نییە شتێکی هەستەکیە بەڵام کۆنکرێتی نییە جا لێرە ئەمە لێرەشە ئەمەیان دەکرێت بڵێن ژمارەکە یعنی یەکدانەکە ئەوانەی دوو دانن خۆیان فلان و فلان ئەم دوانە کە دووپات دەبنەوە شتانێکی جیاواز دروست دەکەن ئەمەیان دەکرێت بڵێن فعلەن هۆکردێکی دوور و هۆکردێکی نزیکەیە هۆکردە نزیکەکە دووپات بوونەوەکەیە دووپات بوونەوەکەی دانەکانە
هۆکردە دوورەکە دانەکان خۆیانن لە ژمارە بۆمون هۆکردە دوورەکە ژمارەکانن 1 تا 10 ژمارە سادەکان بەڵام ئەم ژمارانە لە ناو ژمارە گەورەکانە چی دەبن دووپات دەبنەوە ئەم دووپات بوونەوەی ژمارەکان چییە هۆکردی نزیکە بۆ دروستبوونی ئەو ژمارەیە یا لە دەنگەکان و برگەکانە فەرزەن دەڵێ برگەکان وشە دروست دەکەن بەڵام برگەکانیش لە دەنگەکان دروست بوون لێرە خۆش تێکەڵیەک هەیە لە نێوان چیە لە نێوان پێک هاتن و دروستکردنە بۆچی چونکە بۆ نمونە ئەگەر دەنگەکان وەرگرین دەنگە زمانیەکان دەنگەکان دروست دەبن دروست دەکرێن نەک پێک دەهێندێن دەنگ پێک ناهێندێ دروست دەکرێن بەڵام وشە لە دەنگەکان پێک دەهێندێت بۆچی چونکە محکومە بە دوادایەکاتن پێک دەهێندێت بەس ئەمە جۆرێکە لە دروست یعنی لە پەیدابوون بەڵام بەچی بە پێکهاتن ئەوی تریان بە دروست بوون ئەوەی بە دروست بوونە هۆکاری هۆکردی دوورە ئەوەی کە بە پێکهاتنە هۆکردی نزیک اینجا دەڵێ چی ئەڵێ هەمیشە هۆکاری هەمەکی هۆکاری بەشەکی لە خۆ دەگرێت هۆکاری هەمەکی هۆکاری بەشەکی لە خۆ دەگرێت کام هۆکارە هەمەکیە و کامیان بەشەکی دوورەکە بەشەکیە بۆ نزیکەکە نزیکەکە دوورەکەیان لە خۆ دەگرێت ینی لێرە کە دەڵێ هۆکاری هەمەکی هۆکاری بەشەکی لە خۆ دەگرێت ینی هۆکارە نزیکەکە هۆکارە دوورەکە لە خۆ دەگرێت چۆن لە خۆی دەگرێت ئێمە دەڵێن قوڕ هۆکارە بۆ خشتەکە خشتەکەش هۆکارە بۆ خانووەکە لەناو خشتەکە چی هەیە قوڕەکە هەیە یعنی خشتەکە خۆی بووەتەوە هیولا هۆکردێکی هیولایی لە کاتێکا لەناو خۆشە چی هەڵگرتووە هۆکردە هیولاییەکەی خۆی هەڵگرتووە ئەمە لەکوێ دەبێت لەویا دەبێت کە هۆکردەکە هیولایی بێ بۆچی چونکە هۆکردی هیولایی دەچێتە ناو پێکاتێ و شتەی کە دێتە بوون بۆ نمونە مس مادەی یا هیولای دروستبوونی پەیکەرێکە مسەکە دەچێتە ناو چیەوە دەچێتە ناو پەیکەرەکەوە یعنی کە تۆ پەیکەرەکەت بینی چیتیایە مسەکەی لە خۆیە هەڵگرتووە خشتەکەش چی لە خۆیە هەڵگرتووە قوڕەکەی کە لێ دروستکراوە لە خۆیدا هەڵی گرتووە بەڵام جارێکی تر خۆی بۆتەوە بەچی هۆکرد بۆ دروستبوونی باڵەخانەکە ئەمە هۆکردی دوور و هۆکردی نزیک یا هۆکاری دوور و هۆکاری نزیک لەگەڵ چیە لەگەڵ هەمەکی و بەشێکیە چی لە خۆ دەگرێت ئەو هۆکارە یا ئەو هۆکردەی هۆکردێکی تر لە خۆ دەگرێت یا هۆکارێک لە خۆ دەگرێت ئەوەیان هەمەکیە ئەویان بەشێکیە اینجا دێتە سەر بابەتێکی تر چی بەڕواڵەتی دەوترێ و چی بە ڕاستەقی نەدەوترێت طبعا ئەمە ڕەفتی بە دوور و نزیکە کەشەوە هەیە بۆ نمونە کە تۆ دەڵێی خانووەکە لە قوڕ دروستکراوە ناڵێ لە خشت کاتێ لە خشت دروستکراوە ئەمە چییە ئەمە تۆ بە ڕواڵەتی دەڵێ لە قوڕ دروستکراوە ئەوە ناخۆی دروستبوونەکەی لە چییە لە خشتە خشتەکە لە قوڕ دروست بووە نەک خانووەکە یعنی ئەمە چیە عەرەزیە ڕواڵەتیانە دەڵێ خانووەکە لە قوڕ دروست بووە وەکۆ وایە تۆ خانوویەک لە بلۆک دروست دەکەی بڵێ خانووەکە لە چەو دروست بووە یا خانووەکە لە لەم دروست بووە ئەمە چییە ئەمە هۆکارێک کە تۆ هۆکارە دوورەکەیە لە عینی کاتیشا کاتێک ئێمە بۆ هۆکارە دوورەکە لە بارەی شتێکەوە دەدوین ئەو کاتە ڕواڵەتیانە دەڵێنەوە هۆکارە ڕاستەقینەکە لە شوێنێکی ترە لێرە نمونەیەکمان بۆ دێنێتەوە بۆی ئەوەی ڕواڵەتیە لەوەی کە ڕاستەقینەیە جایکاتەوە دەڵێ بۆ نمونە پۆلۆکلیتۆس هۆکاری دروستبوونی پەیکەرێکە و پەیکەرسازیش کە ڕەگەزەکەیە بە ڕواڵەتی هۆکاری دروستبوونی هەمان پەیکەرە
طبعا لێرە ئشکالێکەیە بۆچی چونکە پۆلۆکلیتۆس کارایە بەس لێرە ئەوەی هەمەکیە دوورەکەیە یعنی ڕەگەزەکە هۆکارە دوورەکەیە جۆرەکە ئەوەی ڕەگەزەکە هەڵی گرتووە هۆکارە نزیکەکەیە پەیکەرسازمان هەیە کە کێ لەخوا دەگرێت پۆلۆکلیتۆس لەخۆ دەگرێت هەر پەیکەرسازێکی تریش لەخۆ دەگرێت یعنی ڕەگەزە بۆ هەموو ئەوانەی کە پەیکەرسازن یعنی تۆ دەڵێی پەیکەرساز بە کێ دەڵێی بە هەموویان دەڵێی بەڵام کاتێ ئازاد پەیکەرسازە تۆ ناوی ئازاد دێنی وەک پەیکەرساز ئەوە تەنها دەتوانی ناوی ئەو بێنی یعنی دیاریکراوە بەڵام تۆ دەتوانی بە ئازاد و مەحموود و فلان و فیسار و هەر هەمویان بڵێ چی پەیکەرسازەکە پەیکەرساز پەیکەر دروست دەکات کەوتت پەیکەرساز پەیکەر دروست دەکات ئەوە لە ناو ڕەگەزە شتەکە دوتووە بەڵام کەوتت ئەحمەد پەیکەر دروست دەکات ئەوە چیا کەسەکە ئەوەی کە ئەم ڕەگەزە دەیگرێتە خۆ دیاریت کردووە دەتوانی بڵێ ئەحمەد پەیکەر دروست دەکات دەتوانی بڵێ ئەحمەد پەیکەرەکە دروست دەکات و کاتە پەیکەرەکە تەحدید کردووە یا پەیکەری مرۆڤەکە دروست دەکات بەڵام کەوتیشت پەیکەر بەگشتی یعنی چی یعنی هەموو پەیکەرێک دەگرێتەوە پەیکەری حیوانێک پەیکەری باڵندەیەک پەیکەری مرۆڤێک هەر پەیکەرێک لە پەیکەرەکان جا کە دەڵێی پەیکەرساز پەیکەر هۆکاری دروستبوونی پەیکەرە ئەمە چییە ئەمە لە ئاستی ڕەگەزە هۆکارت تەحدید کردووە بەڵام کەوتت پۆلۆکلیتۆس هۆکاری دروستبوونی پەیکەرێکە ئەوە ئەو کاتە ئەو ڕەگەزە ئەمەی لە خۆ گرتووە لە خۆ گرتووەکەت تۆ بەکارێناوە لە باسەکە بەڵام لێرە کێشەکە چییە ئەوەیان کە جۆرە هۆکارە نزیکەکەیە ئەوەیان کە ڕەگەزە هۆکارە دوورەکەیە بۆچی چونکە هۆکارە نزیکەکە چی ڕۆشن دەکاتەوە ڕۆشنترە تا هۆکارە دوورەکە کە تۆ دەڵێی پەیکەرساز پەیکەرەکەی دروست کردووە ئەمە ڕۆشن نییە لەوەی ئەگەر بڵێ پۆلۆکلیتۆس پەیکەرەکەی دروست کردووە کەواتە بۆچی چونکە پۆلۆکلیتۆس هۆکارە نزیکەکەیە پەیکەرساز هۆکارە دوورەکەیە بە پێچەوانەی خشت و قوڕەکە وتمان خشتەکە قوڕەکە لە خۆی دەگرێت ئێمە دەڵێن خانووەکە لە خشتەکە دروست بووە لە کاتێکە خوشتەکە چییە قوڕەکەی لە خۆ گرتووە ئانی قوڕەکە دوورترە هیولایەکی دوورترە لە هیولای خشتەکە بە نسبەتی باڵەخانەکەەوە بەڵام لێرە پۆلیکلیتۆس کە پەیکەرسازە پەیکەرەکەی دروست کردووە لەگەڵەوەی کە بڵین پەیکەرساز پەیکەرەکەی دروست کردووە پەیکەرساز کە ڕەگەزەکەی دوورترە پۆلۆکلیتۆس نزیکترە طبعا لێرە علەتەکە علەتی کاراییە فاعلیە یعنی علەتی فاعلی ئەگەر ڕەگەزەکە بەکارهات ئەوە ڕەگەزەکە دوورەکەیە علەتە دوورەکەیە ئەگەر جۆرەکە بەکارهات ئەوە نزیکەکەیە طبعا لە خشتەکەشە قوڕەکە هیولایە بۆ خشت و هیولایە بۆ شتی تریش بەڵام لە ڕاستیا خشتەکە قوڕەکەی لە خۆ گرتووە ئەگەر مۆزوعەکە لە خۆ گرتن بێ خشتەکە قوڕەکەی لە خۆی گرتووە بەڵام خشت ڕەگەزی قوڕ نییە لە ڕاستیا یعنی خشت نابێتە ڕەگەز بۆ قوڕ ئەگەر بە جۆرێکی تر بڵێن ئاسان قوڕەکە لە شوێنەکە دەبێتە ڕەگەز بۆ خشتەکە بۆچی چونکە لە قوڕ شتی تریش دروست دەکرێت شتی تریش دروست دەکرێت ئەو شتانەی هەمووی لە قوڕن دەتوانین بڵێن لە قوڕ دروستکراوەکان ئەو کاتە لە قوڕ دروستکراوەکان چیە ڕەگەزەکە دوتووە یعنی لێرە ئشکالەکە لە چیایە یەک لێرە باسی کارا دەکات لەوی ترا باسی هیولا بوو لە هیولاکەشا دوو جۆرمان هەیە هیولایەکیان هەر خۆی هیولا نییە شتێکی دروستکراویشە پەیدا بوویەکە لە هیولا بۆتەوە جارێکی تر بە هیولا بۆ شتێکی تر
يعني بونەوەرە هیولا نییە يعني هیولایەکە ئایدیالەکە پێکەوە بەڵام قوڕەکە تەنها هیولایە بۆ خشتەکە ئالێرەوە و کێشە هەیە یانی شتەکان کە دەیێنێ هۆکردەکان دێنێ دوور و نزیکەکەیان دیاری دەکەی ئەمە ئەگەر بێت و بە وردی بەڕاستی بە شوێنیا بڕۆین بزانین بۆ نمونە لە عیلەتی کاراییە هۆکاریە چی نزیکە و چی دوورە کامیان نزیکەکەیەوە کار نزیکەکەی و کامیان دوورەکەیە لە هیولا کامیان نزیکەکەی و لەوانەیە بە شوێنیا بچین بتوانین بە وردی تەصنیفیکەین بەس لێرە ئەو بە وردی تەصنیفی نەکردووە و تەنها دەیەوێت پێمان بڵێ چی دوورە و چی نزیکە تامان دواتر ئیشکالێکیش دروست دەبێت لە باسەکەیە ئەڵێ جگە لە پەیکەرساز دەکرێت ڕەگەزی تریش پۆلۆکلیتۆز لەخۆ بگرن وەک ئەوەی کە دەڵێن مرۆڤ یا زیندەوەر هۆکاری پەیکەرەکەیە ئەوانە بەڕواڵەتی هۆکارن و هەندێکیان لە یەکتر دوورن و هەندێکیشیان نزیکن نمونەی ئەمە ئەوەیە کە دەوترێت سپیەکە یا ژەنیارەکە هۆکاری بوونی پەیکەرەکە تەمان لێرە ئێمە جگە لە جیاتی پۆلۆ کلیتۆز دەتوانین بڵێن چی؟ دەتوانین بڵێن مرۆڤەکە پەیکەرەکەی دروست کرد ئەو کاتە چیمان بەکارێناوە ڕەگەزمان بەکارێناوە نەگەوەی ڕەگەزەکە دەگرێتە خۆی تەوان کە دەڵێن ڕەگەز ئێمە دەتوانین جۆر کۆمەڵە دەگرێتە خۆی ڕەگەزیش کۆمەڵێک جۆر دەگرێتە خۆی لێرە دەتوانین جۆریش بەکاربێنین بڵێن لێرە بە جۆرەکە کە مرۆڤە ئێمە چیمان وتووە شتەکەمان وتووە نەک بەوەی کە ئەم جۆرە سەر بەم جۆرەیە ئەم جۆرە لە خۆی دەگرێت یا دەتوانین بڵێن زیندەوەر تامان زیندەوەر دوورترە لە مرۆڤ لە پەیکەرەکەەوە ناوەکە بڵێن پیاوەکە ئەمان نزیکترە ناوی کەسەکە بێنین بڵێن پۆلیکریتۆسەوە قەواو نزیکە هۆکارە نزیکەکەیە بەڵام ئێمە شتانێکی ترمانەیە تەمان لێرەوە ئێمە زیندویەتی و مرۆڤەتی و ئەمانەمان بەکارهێناوە ئەو دەڵێ شتانێکی ترەیە بەپی ینی دەکرێت دوورتر بن بۆ نمونە کە تۆ دەڵێی ژەنیارەکە پەیکەرەکەی دروست کردووە ئەمە زۆر لێڵە و دەکرێت ژەنیارەکە پەیکەرەکەی دروست کردبێ یانی چی کەسەکە هەم ژەنیارە و هەم پەیکەرسازە دەکرێت پەیکەرەکەی دروست کردبێ یا دەڵێی سپیەکە پەیکەرەکەی دروست کردبێ لەبەرەوەی ڕەگەز نییە ئەمە پیاوە سپیەکە پەیکەرەکەی دروست کردووە لەبەرەوە ئەمە ڕەگەز نییە ئەمە شتێکە بارێت کردووە لە سەرینەکە وەکو زیندویەتیەکە و مرۆڤەکە نییە ئەمەش چییە ئەمەش دوورترە لەبەرەوە بەکارهێنانەکەی چییە بەکارهێنانەکەی زۆر قورسە ینی تۆ بڵێ سپیەکە پەیکەرەکەی دروست کردووە یا بڵێ ژەنیارەکە پەیکەرەکەی دروست کردووە لێڵترە دەبێ هۆکاری لێڵەکەشی بزانی چییە بۆچی چونکە ژەنیارەکە لەگەڵ پەیکەرسازیەکە هەردووکیان ئیشن هەردووکیان فعلەن سیستەمێکن لەناو ئەو کەسا دامەزراون کەسەکە هەم ژەنیارە و هەم پەیکەریشە نین پەیکەرسازیشە یعنی هەردوو هونەرەکە دەزانێت دەتوانیت بڵێ پزیشکەکە پەیکەرەکەی دروست کردووە بەڵام کە لێرە دەڵێ پزیشکەکە پەیکەرەکەی دروست کردووە لە پزیشکەکەیەوە دروستی نەکردووە لە پەیکەرسازیەکەیەوە دروستی کردووە کە تۆ لێرە نەدوتووە یعنی ئەمانە هەر یەکەیان دەڵێ بەپێی ئەوەی بەپێی ینی ناوبردنەکە و ئەو شتە خۆی چییە کە تۆ بەوە ناوی دەبەی ئەوە چەند دوورە لە ئیشەکەوە چەند دوورە لە پەیکەرسازەکەەوە ئەوەندە هۆکارێکی دوور و ئەوەندەش چیە ڕواڵەتیە یعنی ڕواڵەتیانە دەوەتێ ئێمە بە شکلێکی عەرەزی و ڕواڵەتیانە دەڵێ پزیشکەکە پەیکەرەکە دروست دەکات ئەمە ڕواڵەتیە یعنی چی یعنی ئێمە شتەکەمان نەوتوە شتە ڕاستەقینەکەمان نەوتووە تەنها ئاماژەیەکمان داوە بۆ من ئاشکرایە کە دکتۆرەکە چەند پەیکەرسازێکمان هەیە بەڵام یەکێکیان دکتۆرە ئێمە هەومان دەزانین ئەمانە پەیکەرسازن بەڵام دەڵێن دکتۆرەکە پەیکەرەکەی دروست کردووە یعنی چی یعنی دکتۆرە پەیکەرسازەکە پەیکەرەکەی دروست کردووە هەلێرە وانەکە کۆتایی کردین